بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. ڕەوشی پیاوانی کوردستان تەوەری ئەمڕۆی باس و خواز دەبێ بە میوانداری زۆر بەڕێز بورهان عەلی فەرەج، سکرتێری ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان. بەڕێزان، لە ئەڵلقەی ڕابردوودا میوانداری شنۆ عەبدوڵڵا پێنجوێنی چالاکوانی بواری مافەکانی ژنامان کرد لەسەر ڕەوشی ئافرەتانی کوردستان و ئەو توندوتیژانەی کە بەرامبەر بە ژنان و ئافرەتانی کوردستان دەکرێت. ئەمڕۆ دەپرسین ئایا لە کوردستاندا توندوتیژیەک هەیە کە ناوبنرێت توندوتیژی دژی پیاوان؟ ئایا کۆمەڵگەی کوردی گەشتۆتە ئاستێ کە پیاو تێیدا زوڵمی لێ بکرێت لە کاتێکدا کۆمەڵگەی کوردی بە کۆمەڵگەیەکی پیاو سالار ناو دەبرێت؟ ئەو جۆرانەی توندوتیژی کە ژنان بەرامبەر بە پیاوان بەکاریان دێنن کامانن؟ ژنان دەتوانن تا چەند لە توندوتیژیەکانیان بەرامبەر بە پیاوان درێژە بەو توندوتیژیانە بدەن؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز بورهان عەلی فەرەج، سکرتێری ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستانمان کردووە. کاک بورهانگیان زۆر بەخێربی. زۆر سپاس بە بەڕێستان. بوونی ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان بۆ کۆمەڵگەیەک کە وەکو وتمان کۆمەڵگەیەکی پیاو سالار بێت تا ڕادێک نامە و غەریبە. سەرەتا با بزانین مێژووی دروستبوونی ڕێکخراوەکەتان بۆ کەی دەگەڕێتەوە، ئەو هۆکارەی کەوای کە ڕێکخراوەکەی لە پێناودا دروست بکەن چی بوو؟ زۆر سپاس. سەرەتای دامەزراندنی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان دەگەڕێتەوە بۆ ساڵی 2005 بۆ 2007 پاش ڕوخانی ڕژەمی بەغا و کرانەوەی عێراق بەڕووی جیهانە و کرانەوەی کوردستان بەڕووی عێراق و جیهانە لێەوە کۆمەڵی ناوەندی ڕاگەاندنی جیهانی و کۆمەڵی ڕێکخراوی نێودەوڵەتی هاتە ناو عێراق و هەرێمی کوردستانەوە دەستیان کرد بە کارکردن لەسەر پرۆسەی پرسەکانی مافی مرۆڤ بەگشتی و مەسەلەکانی ژنان لە هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتی. ئاماری ساڵانە کە چی لەلایەن بەڕێوەبەرایەتیەکان و چی لەلایەن دامودەستگاکانی حکوومەتەوەیان لەلایەن ڕێکخراو نێودەوڵەتیەکانەوە بڵاوکرایەوە کە ئاهاتە سەر توندوتیژی و کوشتن بە تایبەتی ئافرەتان لە هەرێمی کوردستانی عێراق زیاتر بوو لە چاو ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق کە بە ئێستاشەوە ڕۆژانە لە ناوەڕاستی و خواروی عێراقا ڕۆژانە سەدان کەس دەبێتە قوربانی لەناو ئەم قوربانیانەشە لەوانەیە بەشێکی زۆری بەر ژنان بکەوێت. بەڵام کاتی ئاتە سەر پرسی ژنان سەیرمانەکرد توندوتیژی دژی ژنان کوشتنی ژنان لە هەرێمی کوردستان زیاترە. دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی پیاوانی کوردستان کە بیرۆکەی بە دووادارچوونی هات بزانین هۆکاری زیادبوونی توندوتیژی و کوشتنی ژنان بۆ لە ناوچەکانی هەرێمی کوردستان زیاتر لە چاو ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق. ئایا ئەمە حەقیقەتە یاخود دەست هەوڵدان بۆ ناشرینکردنی کۆمەلگای کوردیە یاخود تێنەگەیشتنەکەی لە بینی ڕەگەزی نێر و مێی کوردیایە؟ ئەو هۆکارە جەوهریەی کەوای کرد ڕێکخراوەکەتانی لە پێناوە بنیاد بنێن چی بوو؟ ئایا توندوتیژی بەرامبەر بە پیاوان گەشتووە واستەی کە ڕێکخراوێکی بۆ دروست بکرێت؟ بێگومان ئێمە سەرتا لە زیادی توندوتیژیەکان بەرامبەر بە ژنانەوە دەستمان پێکرد. زانین بۆچی تێکنەگەشتنەکەی لە بینی ڕەگەزی نێر و مێی کوردیە لە چاو نەتەوەکانی تری ناوەڕاست و خواروی عێراقەوە. لێو گەشتنەوە قەناعەتی لەبەر ئەوەی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە کە بە ئێستاشەوە قۆناغی ڕزگاری نەتەوایەتیاتی ئەپەڕێ بە لە سایە هەفتای کۆمەڵ ڕەگەزی نێرینەی کورد ئەوەندەی سەرقاڵی مەسەلە نەتەوایەتی و ئازادی و ڕزگاری کۆمەلگاکەیەتی لەوانەیە ئەوەندە سەرقاڵی مەسەلە کۆمەڵایەتی و گۆڕانکاری بەرەو پێشونەکانی کۆمەلگان نەبێ. بۆیە لێو گەشتنەوە قەناعەتی بەڵێ پێویستەکە بە دامەزراندنی سەرەتا سنتەرێک بێ یا ڕێکخراوێک بێ سەرەتا بۆ وشیارکردنەوەی پیاوان بە ئەرکەکانی لە خێزانەوە پاشان بۆ بەداچوونی مافەکان. لەگەڵ ئامارەکانە لەگەڵ توندوتیژی بەرامبەر بە ژنان و بە کچان و بە ساڵاسوان بێگومان توندوتیژی بەرامبەر پیاوانیشدا ئەمەزرا. بۆیە لەو ڕوانگەیەوە ئێمە دەستمان کرد بە دامەزراندنی ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراوی پیاوانی کوردستان لە هەرێمی کوردستانی عێراق لە ساڵی 2007 تا ڕێکخراوەکەمان ڕاگەیان لە ساڵی 2008 تا لە سلێمانی بارەگای ڕێکخراوەکەمان کردەوە. لە ساڵی 2009 بە ڕسمی لەلایەن وەزارەتی ناوخۆوە مۆڵەتی ڕسمی و یاساییمان وەرگرتەوە دەستمان کردەوە بەکارکردن لەسەر پرسەکانی ڕەگەزی نێر لە کۆمەلگای کوردیە. بەڵێ بەڕێستان سکرتێری ڕێکخراوێکی پیاوانن کە بەرگری لە پیاو دەکەن. کۆمەڵگەی ئەمەش وەکو هەمومان نەزانین کۆمەڵگەیەکی پیاو سالارە زەروریەتی بوونی ڕێکخراوێک وەکو ڕێکخراوەکەی جەنابتان بۆ ئەم کۆمەڵگە پیاو سالارەکە پیاوتیایە ئاغایەت چییە؟ بێگومان زەروریەتەکە لەوایە ئایا ئەو هۆکارانە چین کە ڕەگەزی نێر
بە ڕەوایەتی زانین توندوتیژی بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەری ئەنجامەدا تو ئەبێ لە ڕوو ڕێکخراوەییەوە لە ڕوو بە یاسا بە زەحمەت ئەتوانی تۆ کۆمەڵە توندوتیژی بنبڕکە یاخود کەمی کەیتەوە ئایا ئەو توندوتیژەی بەرامبەر بە ژنان و کچان و بە سەڵاتچوان ئەنجام ئەدرێ حقیقەتە لە هەرێمی کوردستانە یاخود هۆکاری ئەو تێنەگەیشتنە چێکە لە ڕەگەزی نێرپەنا ئەباتە بەر توندوتیژی بەرامبەر ڕەگەزی بەرامبەری لە کاتێک کاکە دایکێتی لە باوشی ئەو پەروەردا بێ خوشکێتی ڕۆژانە بەیەکەوە لە ماڵەوە هاوسەرێتی لە سەرەتای دەستپێکردنی پرۆسی هاوسەرگیریەوە بە حەز و ئارەزوو تینێکی بەهێزەوە دەچێتە پێشەوە بۆ داواکردنی بۆ ئەوی بێتەوە هاوبەش و بە هاوسەری ژیانی بەڵام بۆچی دوای لێک ئەبن بە دوژمنی یەکتری و سەرەکەی بە درەندانترین شێو بەرامبەرێک ئەوەستنەوە و یاخود توندوتیژی بەرامبەرێک بە ئەنجام ئەدەن بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی نیشتیمانی کوردستان کە دامەزراوین سەرەتا هەوڵ دەدەین ببینە ناوەندێک و ببینە توێژێک یا ببینە مینبەرێک بۆ ڕەگەزی نێرینەی کورد بتوانین لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان و کچان بە دوواداچوون بکەین سەرەتا بە دوای هۆکارەکانی سەرهەڵدانی توندوتیژیە ئێمە ئەگەر توانیمە هۆکارەکانی بدۆزینەوە و بتوانین چارەسەر بە هۆکارەکان بدۆزینەوە بێگومان توندوتیژیەکان خۆی بەرەو کەمبوونەوە و بەرەو لە ناوچوون ئەچن. کاک بورهان وەک ئەزانین لە کۆمەڵگەی ئێمە لەوە چێ لە هەر لادەیەکە یا لە هەر شارێکە کۆمەڵی ئافرەت هەبوو بن سیفەتێکی ئێوە کۆڵێ نێریایەتیان تیا بوو بێ سیفەتێکەوە زاڵ بێ بەسەر پیاوە لە بەرامبەریشا لەوە چێ کۆمەڵێک پیاو هەبوو بێ ئەو سیفەتە زبروزاڵی خۆی لەدەستدا بێ ئایا تەنها ئەم پیاوانە لە کۆمەڵگەی ئێمە توندوتیژیان بەرامبەر دەکرێ وەکو چۆن هەر لەوە چێ بەرامبەرەکان کە ئەو ئافرەتانن کە سیفەتی زاڵیان وەرگرتووە هەروانە بەرامبەر بە پیاوەکان زوڵمەکەن ئێمە گەر تەماشای کۆمەلگای کوردی بکەین و تەماشای خێزانی کوردی بکەین ڕۆژانە هەموو پیاوی کورد بۆ دابینکردنی پێداویستی خەزانەکەی ڕوبەڕووی توندوتیژی ئەبێتەوە شەر نییە یا مەرج نییە ئەمە لاان خەزانەکەیەوە بێت لەسەر بنەماکانی پێکەوەنانی پرۆسی هاوسەرگیری کە پرۆسی هاوسەرگیری لەسەر بنەماکانی ئەحوالی شخصی بنیاد ئەندرێەوە ئەم خاڵانی ئەحوالی شخصی وای کردووە پیا و بەرپرسیارەتێکی زۆری کەوتۆتە ئەستۆ لە پێداویستی و دابینکردنی پێداویستەکانی خێزان لە ئەلفەوە تایە لە ڕۆژی دەستپێکردنەوە تا ڕۆژی مردنی پیا و بەرپرسە لە دابینکردنی پێداویستەکانی بەداخەوە ژنان و کچانی ئەم کۆمەڵگایە هەست بەوە ناکەن ینی یەخشەر ئەوە نییە توندوتیژی تەنها بە لێدان حساب بکرێت ناو خێزانی کوردیە ئیدارەکردنی ماڵ و پەیداکردنی بژێوی بۆ ماڵ مناڵ ئەمەش جۆرێکە لە بێگومان ئەمە بێ ڕێزگرتن هەبێت لەمە ئەمە تەنها لەم کۆمەڵگای کوردیە ئەمە نیە لە کۆمەڵگا پێشکەوتوەکانە ژن و پیا و هاوبەشنە دابینکردنی پێداویستەکانی خێزان لە وڵاتەکانی ئەوروپا ئێمە ڕۆژانە ئەگەر خۆشمان سەردانمان نەکردێت چەندین کەسە بینین و کە لێوە ئەگەڕێنەوە ئەگەر سەردانی ئێرەکەن وەگەڕێنەوە پیا و ژن بەرپرسن دابینکردنی پێداویستەکان پیا و ژن بەرپرسن پێداویستەکە لە مەصرفی مناڵ لە بەڕێوەبردننی ژیان بەڵام لە کۆمەڵگا ڕۆژهەڵاتەکان بەتابەتی لە کۆمەڵگای ئیسلامیەکان لەبەرەوەی پێکەوەنانی پرۆسی هاوسەرگیری لەسەر بنەماکانی شریعەتی ئیسلام دانراوە شریعەتی ئیسلامیش پیاوی بەرپرس کردووە یعنی ئێمە ئەگەر سەریکەین لە دوای ساڵی 2000 لە ساڵ 92 کە پەرلەمانی کوردستان دامەزراوە کۆمەڵە گۆڕانکاری زۆر لە یاساکانی ئەحوالی شخصی یاساکانی باری کەسەتیا کراوە لە هیچ شوێنێکە دەست بۆ فەقەرەی نەبراوە ئێمە تەماشا بکەین ژنانێکی زۆر چونەتە ناوەندەی خوێندنەوە و خوێندنیان تەواو کرد بوونە خاوەن بڕوانامە و بوونە خاوەن وەزیفە و دارایی خۆی بەڵام لە هیچ خاڵێکی یاسای ئەحوالی شخصیە دیاری نەکراوە و واجب نەکراوە لەسەر ژن کە هاوکار بێ لە دابینکردنی پێداویستی خەزانەکەی سەرەکەی پیا و بەرپرسی یەکەمە بەداخەوە بەهۆی ناوشیاری تاکەکانی خێزان ژن و مناڵانی خێزان ئەم وشیاریە ئەم ڕێزگرتن لەنیە لەم ماندووبوونەی پیاوە کە ڕۆژانە ڕوبەڕووی توندوتیژیەکی زۆر ناڕەحەتێکی زۆرە بێتەوە بۆ دابینکردنی پێداویستەکانی خێزان ئەگەر تەماشا بکەین کرێکارێک لە بانێ تا ئێوەرە ئەگەر هەر لەو لە کارێکی بەسیتەوە دەست پێ بکەین سەرەکەی لە بانێ تا ئێوەرە بە جەستەی ئیشەکات ئیشی کرێکاری ئەکات لەوانەیە ئەو پارەی کە وەرەگرێت لە سانەوە پێنجی بۆ مەسروفاتی خێزانەکەیەتی لە سا پێنجی بۆ خۆتی بەڵام کاتێک ژەڕاتە سەرەکەی بەداخەوە لە زیاتی ڕێزگرتنێک لە زیاتی بەخێرهاتنێک لە زیاتی بەرەو پێشچوونێک لەوانەیە زۆر داسوکاتیش پێ بکرێ بە چاوێکی سوک تەماشا بکرێ و خود لەوانەیە بەوەی ماندووبوونی لە کارەکەی سەرەکەی تووشی ئارەق و چڵکنێک بوو بێ سەرەکەی بە شێوازێکی بێزراویش تەماشا ئەکرێ ئەمانە دۆخی پیاوان لە هەرێمی کوردستان لەو دۆخایە کە پێویستی بەبوونی ڕێکخراوێکی وەها هەبێ بێگومان ڕێکخراو ئێمە تۆ تەنها ڕێکخراوتە نابێت لەو ڕەنگە و تەماشایەکەی کە ئەبێ کاتێک پیاوێک لێ بدرێ لەسەر جادە لەبەر چاوی خەڵکا سوکاتی پێ بکرێ ڕێکخراوس ئامانجی چی ئامانجی وشیارکردنەوەی کۆمەڵگایە ئێمە ئەم ڕێکخراوە دامەزراوین هەوڵ ئەدەنەوە پیاوان وشیار بکەنەوە لەگەڵ گۆڕانکاریەکان لەگەڵ بەرەو پێشبردنی کۆمەڵگا ئەبێ پیاوانیش هەوڵ بدەن وشیار بنەوە
و تەئەمل لەگەڵ گۆڕانکاریەکان بکەن و قبوڵی بکەن و کۆمەڵێ بەها و دەسەڵات هەیە ئەبێ دەستبەرداری بی و کۆمەڵێ دیاردەی تازە و نوێ هەیەتە ناو خێزانەکان و ئەبێ وەریگری قبوڵی بکەیت ئەمە ئەتوێ لەم ڕوانگەیەوە لەگەڵ ئەمە تۆ ئێمە یەک کۆمەڵ ڕێکخراوی ئافرەتان و ژنانمان هەیە ئەمانە ئیش لەسەر پرسی ڕەگەزی میئەکەن پیاوی سیاسی قەت نوێنەری ڕەگەزی نێر نییە قەت پیاوی سیاسی ئەم کۆمەلگایە کاتێک بەرپرسێکی سیاسی سەرۆکی حکوومەتە جێگرەکەیەتی وەزیرێکە مدیر عامێکە کە وەرەقەیەکی سپی بۆ ڕێکخراوێکی ژنان ئیمزا ئەکات و ئەڵێ پشتگیری لە سەرجەم مافەکانتانەکەم ئایا هیچ ڕێکخراوێک هاتوون شخصی ئەم کەسە بکەنە ژێر مراقبە بزان ئایا ئەم وەرەقەسپی و ئەم خاڵانەی کە بە مافی ژنانی ئەزانێ لە خێزانەکەی خوا جێبەجێ ئەکات ئێمە بە ڕێکخراو هاتوین لەگەڵ ژنانە دەئەنیشین ڕەگەزی نێرومێ هەردووکمان ئینسانی بەڵام هەندێکە کۆمەڵی تایبەتمەندی خۆی هەیە پێویستەکە من ڕێزە تایبەتمەندەکانی تۆ بگرم بە هەماشەوە ئەویش ڕێزە تایبەتمەندەکانی من بگرێت ئێمە لەو ناوەندەوە لەگەڵ ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان مناقەشە ئاکەین لە هەر شوێنەکە یاسایەکی باری کەسەتی دەستکاری بکەین یا هەست مناقەشەیەک و هەستی کۆڕوسیمینارێک هەبێ تایبەت بێ بە نێوان ڕەگەزی نێرومێ تو ئەبێ لە ڕووی ڕێکخراوەیەوە قسەتە بێ و بەرنامەتە بێ و وەڵام و پێشنیارتە بێ بۆ ئەوەی بتوانین بە کۆی هەردوو لامان بتوانین پرۆژەیەکی هاوبەش بە شتێکی جوان پێشکەش بە خێزانەکان و بە کۆمەلگا بکەین وەربگیرێت چونکە هەچ یاسایەک و هەچ پرۆژەیەک ئەگەر بە تایبەتی بۆ خێزان بێ ڕەچاوی مافی هەردوو لایتیان نەکرێت بێگومان وەرناگیرێت سەرەکەی لایەن ڕەگەزی بەرامبەرەوەی بەرامبەر بە ژنان بێ ڕەتفعلی توندوتیژی بێتی بەرامبەر لەلایەن پیاوانەوە بێ کە بزانێ تۆ بە یاسا ئەتەوێت کۆت و زنجیرێکێ بە یاسا ئەتەوێت کۆمەڵێ دەسەڵات هەیە لێ بسێن تۆ بێ ئەوەی بێ لەگەڵ یا بزانین ئەم هۆکارانە چییە ئەم دەسەڵاتە یا بۆ پیاوە ئێمە بین سەرتا لە هۆکارەکان بن بڕکەین ئەو ساکە ئەتوانین دەسەڵاتەکان شتێ بستێنینەوە. کاک بورهان وەگەزانین لە چەند ساڵی ڕابردوودا ئەگەر بگوترای لە کۆمەڵگەیەکە پیاوێک لێی دراوە یا توندوتیژی بەکارهێنراوە شتێکی نامە و غەریب بوو هەتا لەوە چێ زۆر کۆمەڵگە بە چاوێکی کەم و بێبایەخەوە سێری ئەو پیاوەیە کرد بزانین لەوەتەی ڕێکخراوەکەی ئێوە دروست بووە ئاماری ئەو توندوتیژیانەی کە بەرامبەر بە پیاوانەکرێ وەکو وتمان لەوە لە سفرەوە دەستی پێکردوێت تا ئێستا ئەو نزیکەی 10 ساڵ 11 ساڵ ئێوە ڕێکخراوەکەتان دامەزراوە ڕێژەی توندوتیژی و بەکارهێنانی زەبر و زەنگ بەرامبەر بە پیاوان لە هەڵکشان یام لە ئاستێکاوە ساو یا بەرەو کەم بوونەوە چووە توندوتیژی دیاردەیەکی جیهانیە هەبوو ئەژبێت هەتا ژیان بەردەوام بێ هەبوو ئەژبێ کەوتوتە سەر ئاستی ڕۆشنبیری کۆمەلگاکان ئایا لەو کۆمەلگانەی کە ئاسی ڕۆشنبیریان بەرزە توندوتیژی کەمترە لەوانەیە کە ئاسی ڕۆشنبیریان نزمە لەوانە توندوتیژی زیاتر بێ باری ئابووری کۆمەلگا کە باش بێت توندوتیژی کەمترە باری ئابووری کۆمەلگا باری ئابووری و سیاسی کە سەقامگیر نەبێ بێگومان توندوتیژەکان سەرجەم بەرامبەر سەرجەم توێژەکانی کۆمەلگا بە تایبەتی ژنان و پیاوان زیاتر ئەکات بە پێ و ئەمەران و ئەو بۆ دۆداچوونانی کە لەبەر دەستی ئێمەیە توندوتیژی بەرامبەر پیاوان هەر لە کۆنیشەوە هەبووە بەڵام شەرم بووە باز بکرێت و لە مناڵیشەوە غەدێکی گەورە لە ڕەگەزی نێر ئەکرێ کوڕی ئازا ئەوەی کە خۆی بتوانێت خۆی کێشەکانی چارەسەرکەوە زاڵوێ بەسەریەوە نەیاڵی کەس بزانێت سەرەکەی زۆرجار لەوانەیە توندوتیژی بەرامبەرەکە ئەنجامەدا ئەمە پەروەردە خێزانەکە وای کردووە و زۆر جار لەوانەیە توندوتیژی بەرامبەرەکەش لەبەرەوەی کۆمەلگاکەوە پێی شەرم بووە بێ بازیکات بەڵام لەو ڕۆژەوە کە ڕێکخراوی پیاوانی کوردستان بارەگای کردوێتەوە و لەژنەی تۆمارکردنی کەسەکانی کردووە ئێمە ساڵانە ئامارمانە بۆ ڕۆژانە کەیسمان وەرگرتووە بەڵێ ڕۆژانە کەیسمان وەرگرتووە لەو کەیسانە توندوتیژی جەستەیی تا بۆ ڕێژەیەکی کەمە دوو جۆر توندوتیژی هەیە توندوتیژی جەستەییمان هەیە توندوتیژی دەرونیمان هەیە توندوتیژی جەستەیی بەرامبەر بە ڕەگەزی مێ زۆرتر لەم کۆمەلگانەیە بەڵام فشاری دەرونی و ئابووری بەرامبەر بە پیاوان زیاتر لەم کۆمەلگانەیە پێگومان ئەم توندوتیژیانە بەردەوام من و جۆرەکانیشی جیاوازە ئەمە زۆرێک لە توندوتیژەکان کە هەمانە سەرەکەی چۆن پرۆسی هاوسەرگیری هەیە چۆن یاسای خێزان هەیە بێگومان باتڵبوونیشی هەیە لە کاتی جیابوونەوەی هاوسەرگیری یاسەرەکەی بەداخەوە ئەمە وەکو وایە کە ئەم پیاوە کفرێکی گەورەی کرده بێ کۆمەڵە عقوبە و کۆمەڵێ یاسای زۆری بەسەرە ئەچەسپێ کە ئایا پرۆسێکی هاوسەرگیری ساڵێک لەگەڵ کەسێکا بەیەکەوە بوویت و ئەڵێ پرۆسەکە ڕەزامەندیە ئێکە ڕەزامەندیە بەیەکەبوون ڕەزامەندیشە بۆ جیابوونەوە تۆ ناکرێت ئەم پیاوە پێمل بکەیت ئێمە گە منێک نمونەی بەسیط بخەم بەرچاوت پێشەکی و پاشەکیمان هەیە ئەمە شتێکی زۆر خراپە بەڕاستی ئەبوو شتێکی ڕەمزی دابنرێ چکم هیچ هاوسەرگیریەک نابەسرێتەوە بە مادە چکم لێ تۆ لەوانەیە لە ڕووی مادەەوە بەرام پیا پێمەل بکەیت بەوەی کە خێزانەکە لە بەرێکە نۆشدا یاخود خێزانەکە جیانەبێتەوە بەڵام ڕۆژانە ئەمە نەتوندوتیژی دەرەونی بەرامبەرەکەیەکە دەیان جار حەقی ئەوەی لێ ئەکاتەوە بەسیترین پاشەکی کە ئەنووسرێ لەسەر 19 مەسقاڵە ساڵێک کوڕکچێک بەیەکەوە بن کاتێک جێ ئەبنەوە لەوانەیە ڕێژەی جیابوونەوەکە لە ساڵ 6 تاوانی ژنەکەی تابێ بەڵام سەرێکی لێرە دێن نەفەقە و مارەیەکی زۆر خەتە سەر کوڕەکە 12 ملیۆن لەم وەزع ئابووری خراپە خراوەتە سەر باری
پیاوەکە و سێرەکەی مانگی 250,000 ئیجباریەکە لە کاتێکە ئەم پیاوە چێتە پرۆسی هاوسەرگیری لەوانەیە موچەکەی 400,000 تا 500,000 بێ ئەبێ هەتا ئەم نەفەقەی تا بە هەموو مانگێ بیدات ئەگەر نەچی دا دوو مانگ جارێ نەدا سەرێکە جاران نەفەقە و ئەو شتانی کە لە دوای جیابوونەوە ناو ئەبرێ نەفەقە و نازانمارەی و قەرز و ئەشتانە ئەمانە زوڵمێکن لە پیاوە زۆڵمێکی زۆر گەورەیە ینی پرۆسی هاوسەرگیری پرۆسێکی ڕەزامەندیە ئەمە ناکرێت ئەگەر خۆ حەز هاوسەرگیریە لەسەر بنچینەی خۆشەویستی بنیان درێت لە بیریارەکانی کورد ئەفەرمێ ئافرەتی ئەگەر بۆ منە ئەو 7 ساڵی کە زەواجیان کردو 2 ساڵە 3 ساڵ ئەگەر تەنان لە مەطعەمێکە قاپشۆری و چێژلێنان و جلشۆری بۆ کابرای خاوەن مەطعەم بکردایە هەر لە کۆتاییەوە کە جیا ئەبێتەوە بەدەر لەوەش کە لەوە چێ جلی بۆ کڕیوە خواردنی داوەتێ لەوە بەلانی کەم ئەو پارەیە ئەمە تۆ پرۆسی هاوسەرگیری نەچێتە سەر ئەو بوارە ئەمە سنەتێکی ژیانە پێکەوە بوونە تۆ ناگە ئەمە بە کرێگرتەوە بە کۆتایی هێنانی کارەکە نییە تۆ زۆر سال بەشێکی زۆر لە ژنان خاوەنی موچە و خاوەنی داهاتی خۆیانن بەشێکی زۆرێک لە پیاوان گلەیی ئەوواکەن ژنان ئامادەنین کە بەشێک لە موچەکەشیان سەرفن بە داهاتی خەزانەکان بۆ پێداویستی خەزانەکان ئەنی من ناکرێت پرۆسی هاوسەرگیری بە کڕین و فرۆشتن حسابی بکەیت ئەبێ لەسەر بنەمای خۆشەویستی بێ بۆ لەسەر بنەمای خۆشەویستی بەردەوام بێت باسی ئەولەویاتی ڕێکخراوەکەی ئێوە لەسەر چییە و بۆ چییە ئەولەویاتان چییە و لەسەر چییە دروشمەکان یەکتی پیاوانی کوردستان سەر 4 خاڵە خۆشەویستی نیشتیمان لەبەرەوەی لە قۆڕاغی ڕزگاری نەتەوایەتین و میلەتێکن خاوەنی دەوڵەت و ئاڵا و جوگرافی خۆمانی لە نێو نەتەوەی گورتەکان ئەمە بۆ هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی تو ئەبێ ئامانجێکی نیشتیمانی تێبێ خۆشەویستی هاوسەرمان هەیە پێژیانێکی نوێ باوکێکی دڵسۆز ئەمە لەسەر ئەم بنەمانە ڕێکخراوەکە دامەزراوە کە ئامانجمان سەرەتا وشیارکردنەوەی پیاوانە بە ئەرکەکانی پاشان بۆ داگیرکردن لە مافەکانی و توێژی ڕێگازینێریش کۆمەلگا پێکاتوە لە خێزانیش پێکاتوە لە ڕێگەزی نێرومێ ناکرێتەوە بڵێ من توێژێکی ئەگرم ڕێگەزێکی ئەگرم و داکوکی لە هەموو مافەکانی کەم و توێژەکەی تریش بە هەموو شێوک عقوبا دەمەوەی کەمە قەفەزێکە و چۆن بمەوێ ئاوا عقوبەیە دەم ئەمە یەکێک لە هەدەفەکەی ڕێکخراوی پیاوانی کوردستان کە ئەوەی ئێمە هاتوین بە ڕێکخراو لەگەڵ دامدەستگەکانی حکوومەتە لەگەڵ پەرلەمانی کوردستانە لەگەڵ ڕێکخراوەکانی باری مەدەنیا لەگەڵ دراگانەکانە بە ڕێکخراو بە بەرنامە پرۆژە ئامانجمان داکوکردن لە مافەکانی ڕێگەزی نێرینەیە سەرەتا بە وشیارکردنەوەی لە ئەرکەکانی پاشان داکوکی لە مافەکان یەکەین لە خێزان و کۆمەلگای کوردیە. بەڵێ کاک بورهان ئەو هۆکارانەی کەوا دەکە ژن بەرامبەر بە پیاوە تونند و تیژ بێ و تونند و تیژی بەرامبەری بەکاربێنێت چین؟ هۆکارەکان سەیریکە جیاوازی ئاستی ڕۆشنبیری خێزانەکان ئێمە بەداخەوە ینی سەرەکەی کە ژنێک بڕوانامەی لە خێزانە هاوسەر مێردەکەی زیاتر بێ سەرەکەی ئەمە بە چاوێکی بێڕێز تەماشا ئەکرێت پلەیەکی خێزانی زیاتر بە چاوێکی ئەمە تەماشا ئەکرێت و بەداخەوە بەشێک لە خێزانەکانیش سەرەتا خێزانەکان هەتا مناڵی نییە یا مناڵی وردە سیرەکەی لەگەڵ پیاوەکە هیچ کێشەیەکی نیە بەڵام وردە وردەکە مناڵەکانی گەورە بوو دایک پاڵپشتی وە پیابوو سەرەکەن ئەو ساکە ئەکەوێتە بەرامبەر عقوبەدانی پیاوەکە و سەرەکەی بەرامبەر بێڕێزی و سکاتیکردن بە پیاوەکە ئەمانە ئەو کێشانە کە لای ئێمە تۆمارەکرێ جۆرێکی لە دەست بەساکردنی موچەمان هەیە ئەمە کە بەشێک لە پیاوان موچەخۆرن سەرەکی لەلایەن خێزانەکانەوە سەری مانگان موچەکانی بەگرێ نیسبەتێک و ڕێژەیەکی کەم کادرێ بەم پیاوانەیە بۆ پێداویستی بەشی پێداویستی سادەی ڕۆژانەی ناکات جۆرێکی تونتیژیمان هەیە تەداخلکردنی کەسوکار لە ژیانی هاوسەرگیریە ئێمە جاران ماڵی باوک و کوڕی کچمان نەبوو بەڵام خۆ ئەوەندەی بۆ بووکەکە تەداخلەکرێ بۆ پیاوەکە ناکرێ ئێستا بەداخەوە ینی بەداخەوە ئێستا لەوانێت چێ جاران کوڕکچێک ئەچنە پرۆسی هاوسەرگیری لەبەر ئەوەی ئەمان شارەزانە بوون بە پرۆسی هاوسەرگیری ئەوەندەی بەرپرسێتی لەوانەیە خۆشییانە بێ ئەمان وا هەستیانەکە کەسنە پرۆسی هاوسەرگیری تر ئەمە فردەوسێکە هەموو پێداویستەکانی حیاتیان بۆ دابین نەکرێت بەڵام کاتێک کە ئازانن بەشی زۆری بەرپرسێتی و دابینکردی پێداویستەکانە کێشە دروزە بێ جاران ئەم کوڕکچە ئەچونە ناو ئەگەرانەوە ماڵی باوکی هەردوولایەن لە ماوەی 15 ڕۆژە یەکتریان نەبینی و ناوەندێک یاخود فیئەیەک نەوە پەیوەندیکردن بەداخۆسە ئامێری پەیوەندیەکانیش کە چەندێک بۆ باشە بەکاردێ سەرەکەی بەشێکی زۆری بێتە هۆی زیادبوونی کێشەکان جاران ئەم 15 ڕۆژە ئەمە تامزۆر یەکتری بوون خواخوایان بۆ زوو بەیەکیان بگەێنەوە و بچنەوە ناو سێبەری خەزانەکەی خۆیان بەڵام بەداخەوە سەرەکەی ئەمە نەکێشەی ئەم کوڕکچە گەنجان لاوانە ئاسانە تا لە ماڵە و چاو لە یەک پۆشن سەرهەڵدانی کێشەیەەکە کاتێک کە من ئەڕۆمەوە هاوسەرەکەم بای دەرونی تاونیە بۆ چەند سعاتێک بڕۆمە دەرەوە یاخود کاتێک من باری دوورینین تاوانیە هاوسەکەم بۆ چەند سعاتێک بێدەنگیە کەڵ بجێت یاخود بچێتە دەرەوە پاشان ئەچێتەوە قاڵبی جارانی خۆی بەڵام سێدەکەی
ئەم کێشەی ژن و پیاوە ئەوە ئاسان تا لەو ناوەندا بێ کە چووە دەستی دووەم وسێم بەداخەوە سەرێکی ئەمان ئەبن بە مەسلحەت و بەرژەوەندی خواست بەرژەوەندی ئەم کوڕ و کچیان ئەم ژن و پیاوەلاوە بوون ئەبێت نامێنێ بەشێکی زۆری سێکی بەداخەوە تۆ دادگاکان جۆرێکتر لە توندوتیژیمان هەیە کاتێک خزان لەبەری خەڵەوەشێتەوە مناڵ ئەکەوێتە لای دایک ئێمە ژۆک و ڕێکخراوی شپیانی کوردستان لەگەڵ ئەوان بەڵێ مناڵان بابدرێ بە دایک بەڵام لەسەر چی کاتێک تۆ مادەم پرۆسی هاوسەرگیریەکە باتڵ بۆتەوە دوو بوون بە دوو کەسی ئازاد شتێک لە ناویان لە ناوەندی ئەم دوو کەسا هەڵبەشە مناڵە ئەبێ ئەم باوکو دایکە هەوڵ بدەن غەڵەتەکانی خۆیان بە مناڵەکە باز نەدەن تێگەی و نەت مناڵەکە نەکەنە فشارێکی دەرونی و وەسائلێک بەکاری بێنن بەرامبەرێکتر بۆ بەکارهێنانی فشاری دەرونی بەرامبەرەکەی ئامارێکمان لەبەر دەستایە لە ساڵی 2010 باسی ئامارەکان با دەسەر من نەچێتتر ئامارەکە جابوونەوە لە ساڵی 2010 تا 2015 نزیکی 30,000 حاڵەتی جابوونەوەمان هەیە لەم 30,000 نزیکی ئەمە لە کوردستانە نزیکی 41,000 مناڵ هەیە ئەم 41,000 مناڵ ئەمە ڕقەمێکە ئێمە لە کەناڵێکی ڕاگەاندنا سەرەکەی چەند مناڵێکی بێباوک بچاندا سۆزی کۆمەلگای بۆ ئەجوڵە بەڵام ئێمە بەدەستی خۆمان لێشاوێ مناڵی بێباوک یا بێدایکمان دروست کردووە ئەو مناڵێکی لە ئەکە باوکی نامێنێ یا دایکی نامێنێ لەوانەیە لە ڕووی دەرونیەوە ئارامترە وەکو لەوەی ئەو مناڵی کە باوکو دایکی لێک جیاوەتەوە چون بۆچی بەردەوام لە فشارێکی دەرونیایە ئەم باوکو دایکە بە 15 ڕۆژجارێ ئەم دایکە مناڵەکەی پیشانی باوکەکەیدا سعاتە یا 2 ساعت لەگەڵ ئەوەی یاسایەکە دەرچووە کە لە پەرلەمانی کوردستانەوە واجبە هەموو ئەو مناڵانی کە لای دایکە یا لای باوکەکە لێک جیابوونەوە لە هەفتەیەکە 24 ساعت بدرێ بە بەرامبەرەکەی بەڵام بەداخەوە تاکو ئێستا خەریک ئەچێتە جێبەجێکردن بەڵام هەتا بکرێت پێچی بۆ ئەدۆزنەوە تا بکرێت ڕێگری بۆ ئەدۆزنەوە تێگەی ئەمە حاڵەتێکی زۆر لەم کەیسانە ڕۆمانتیەکەن بەردەوام بە دادچوونەکەین بەردەوام لەگەڵ دەتگاکانە قساکەین لەگەڵ داواکاری گشتیا قساکەین بۆی هەر چۆنێک بێ ئەم کار ئاسانیە بکرێت ئەمە یەکێکە ئەمە جۆرێکە لەو توندوتیژانەی کە ڕۆژانە زۆر بەرۆکی ڕێکخراوەکەمانەکرێت جۆرێکترمان هەیە خۆکوشتنی پیاوانمان هەیە ئێستا باسی ئەو هۆکارانەمان کرد کە وا لە ژنەکە بەرامبەر بە ڕێگەزەکەی خۆی بەرامبەر بە مێردی بێ برای بێ یا باوکی بێ بۆ منە توندوتیژ بێ ئێستا بزانین جۆرەکانی توندوتیژی چین ئایا هەر توندوتیژی دەرونیە یا جەستەیشی تایە ئەوانەی کە تا ڕێکخراوەکان تۆمەتی سنفکردنی توندوتیژیەکان ئێمە ساڵانە لە کۆتایی ساڵە ئاماری توندوتیژەکان لە ناوەند و ناوچە و لەقەکانمان کۆ ئەەکەینەوە و پاشان پۆلێنیان ئەەکەین و دابەشیانەکەن بەسەر جۆرەکانی توندوتیژیە ئەگەر تەماژای توندوتیژیەکانکەین ئەم ساڵ کۆی ئامارەکەمان هەیە بەڵام ئی ساڵی ڕابردوو تەماشا بکەین توندوتیژی لە ساڵ 2015 لە کۆی ساڵەکە 526 زۆری سکاڵات توندوتیژی لای ئێمە تۆمار کراوە 69 حاڵەتی خۆکوشتنی پیاوان تۆمار کراوە 6 حاڵەتی کوشتنی پیاوانیش تۆمار کراوە جێنت سنفەکان ئەڵێ توندوتیژی جەستەی 8 حاڵەتمان نەبووە خیانەتی هاوسەری 53 کەیسمان نەبووە بەداخەوە ئەمە جاران پیاوان بەم توندوتیژێ تۆمەتبارەکەن بەڵام ئێستا سەرەکەی بەداخەوە لەلایەن ژنانیشەوە ئەم دیاردەی ڕوو لە زیابوونە ینی کارێکی خراپە بەشێکی زۆری بەداخەوە ئەڵم کوشتنی ژنان ئەچێتە ئەم سنفەوە لەبەر ئەوەی تاکو ئێستا ڕێگەزی نێرنی کۆمەلگای کوردی نەگەشتەوە ئەو ئاستی بیرکردنەوە و شاری نەگەشتەوە ئاستەی کە کاتێک هەست دەکات هاوسەرەکەی خیانەتی لێ کردووە لێجا بێتەوە بە یاسا چکم ئەم گرێ بەستێکان لە نێوەندایە ئەو کاکە لێ جیا بۆ هیچ مافێک بەس ئەمە نامێنێ سەرێکی پێنابێتە بەرکوشتنی بەداخەوە خیانەتی هاوسەری 53 حاڵەتمان نەبووە دەرکردنی پیاوی بەتەمەن کە ئەمە ساڵانە دووبارە ئەبێتەوە 29 کەیسمان نەبووە تەداخڵکردنی کەسوکار لە ژیانی هاوسەریە ئەمە زۆر ڕوو لە هەڵقشانە 160 کەیسمان نەبووە فشاری دەرونی سێکسیمانەیە 44 حاڵەتمان نەبووە دەست بە سەراگرتنی موچە 14 کەیسمان نەبووە دەست بە سەراگرتنی مناڵ 211 کەیسمان نەبووە ئەمانە هەموو ئەو جۆرە توندوتیژیانن کە لای ئێمە تۆمار ئەکرێت و پاشان جێ ئەکرێتەوە لە کۆتایی ساڵە ڕائگەنرێن دوو ڕێژە سەرنجی منی ڕاکێشایکیان کوشتنی 6 پیاوە ئەم پیاوانە ئێمە ئەوانی کە خۆیان کوشتۆ نازان 59 بوو چەندێک بوو 69 حاڵەتی خۆکوشتن ئەکرێ کابرا لەسەر قەرزاری بێ یام لەبەر خەمێکی خۆی بێ یام نەخۆشیێکی دەونیە بێ بەڵام کوشتنی 6 پیاوەکە بەدەستی ژنان بووە ئەمە ژن بە هاوکاری کەسانی تر ئەمە ساڵانە دووبارە ئەبنەوە لە 5 تا 10 حاڵەت دووبارە ئەبێتەوە بەداخەوە 127 تەداخلکردنی 167 تەداخلکردنی کەسکار لە ژیانی هاوسەرگیریەک ئەو پێشتر ئەمە ئێوە دابەشتان کردو بەسەر بۆ منە ئێستا ئەوەنەی لە کۆمەڵگەی ئێمە ئەڵین بووک تەداخلی ژیانی بۆ منە خەسوو ئەوەندەی تەداخلی ژیانی بووگەکەیان ماڵە باوکی زاوا تەداخلی ماڵی بووکەکەیانەکەن ئەمە ئێوە دابەشتان کردو تەناهی تەداخلکردنی ماڵی وەک بڵێ ئەو کوڕ پیاوانەی کە پەنایان نەبەر ڕێکخراوەکەمان
ئەم کەیسەیان هەیە کاتێک گلەیان کردووە کە ماڵی خەزوری هاوسەرەکەی گەڕاوەتەوە ماڵی باوکی و وەسەی دەکەیت ئاسێ بۆ پەنابەتە بەر دادگا بۆ جیاببوونەوە ئەم داوامان لێکە کە هەوڵ بدەین بتوانین بۆ پێکەنانەوە و گەڕانەوە بە خەزانەکەی ئەو جۆرەکەی لە کۆمەڵگەی ئێمە پیا و تا ڕادەیە شەرمنە و هەوڵەدا وەکوڵێ نهێنیەکانی خۆی هەر لە دڵی خۆیان بهێڵێتەوە و کەم کەس بە عیب و عارەکانی بزانێ بۆ هاتنی ئەم سکاڵایانە بۆ ڕێکخراوەکەی ئێوە پیاوان خۆیان دێن و هاناتان بۆ دێنن یام ئێوە لە ڕێی ڕاگەاندنەکانەوە یام لە ڕێی قسەی خەڵکەوە ئەم داتیانە وەردەگرن ئێمە ڕێکخراوەکەمان لەوتی بارەگامان کردوێتەوە بەردەوام کەیس سەردانی کردوین ئەوە کەیس بەشێکی زۆر لە کەیسەکان خۆیان کەیسەکان دێن خۆیان دێن سەردانمانەکەن و ئاسایی بووە ئێساسی بمەمە ناکەوێتە سەر ئەوەی بڵێن ئایا لەنگیە یاخود دواکەوتویە یاخود بە شێوەیەکی ئێمە وەکو ئاستێکی ڕۆشنبیری هەڵی ئەسەنگێنن کە دڵخۆشین بەوەی کە پیاوێک لە جیاتی پەنا بەرێتە بەر تونند و تیژی بەرامبەر بە خێزانەکەی هەوڵ بدا لە ڕێی تونند و تیژی خۆسەپاندنەوە کێشەی خەزانەکەی چارەسەرکە لە ڕێی ڕێکخرا و دایلۆک و مەدەنیەتەوە دێ حەز ئەەکە بدۆداچونکە بە ئەو گرفتەی کە هەیەی لە خێزانەکەیە بەشێکی تر ئێمە لەلایەن ڕێکخراوەکانی ژنانەوە ئەنی ئەو کەیسانەی کە ئەسنە لایەن سیرەکەی ئەوان زۆر بەشێک لەم کەیسانەکەیەنە لە ئێمە شەر نییە پیاوەکە نوتیجی بەرامبەر کرابێ زۆرجار ئێمە لیژنی هەڵسەنگاندنمان هەیە لیژنەکە هەڵی سنگێن لەوانەیە ئەم پیاوە خۆی نوتیجی ئەنجامدا بێ و بەشێک لەو کەیسانێکە ڕوەکەن ڕێکخراوەکانی ژنان ئەوانش کەیسمان بۆ ئەنێرن یعنی ساڵانە ئەم ئەمارە دووبارە ئەبێتەوە لەلاەن بەڕێبەتی نوتیجی ژنان یا خێزانیەوە ئەم کەیسانشمان بۆ ئەنێرن چکم تاکو ئێستا لە دامودەستگای حکوومەتە یا لە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیا هیچ شوێنێک نییە بۆ وەرگرتنی ئەو توندوتیجانەی بەرامبەر پیاوان تۆمارە ئەنجامەدرێت تاکە ناوەند یا تاکە ڕێکخراو کە بە لەرێمی کوردستانە ڕێکخراویشتی پیاوانی کوردستانە کە بەداخۆ ئێمەش لەوانەیە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بەهۆی قێراین دارایی و ئابووری کە بەرۆکی کۆمەلگاکەی گرتووە بە بەرۆکی ڕێکخراو ئێمەشی گرتووە نەمانتوانی بێ وەکو پێویست بە پیر یاخود بەدەنگ ئەو کەیسانە بچین کە هێتە لامان کەیسەکان زۆرن بەڵام ئێستا تەنها لەوانەیە بتوانین پۆلینی بکەین و تۆماری بکەین و لە داتای ڕێکیان بخەین ساڵانە بۆ کۆکردنەوەی ئامارەکان ئێمە لە هەر شوێنەکە خۆکوشتنێک تۆمار بکرێ یا کوشتنێک تۆمار بکرێ نوێنەرمان هەیە بەدودا چۆن ئەکات هاوکار و هەماهەنگتانە بۆ نمونە کاتێ سکاڵایەک دێتە لاتان وەکو چۆن یەکێچێتە لای ڕێکخراوەکانیش ناڵێ بۆ من مێردەکەم ئاوا بشێوە لەوەچێ دادگا و پۆلیس هاوکاری بن ئێوە ژەر بەمان شێوە هاوکاریتانەکرێن بێگومان خۆشبەختانە کەرتەکانی پۆلیس هاوکاریمانەکەن دادگاکان هاوکاریمانەکەن و خۆمان پارێزەر ئێمە ساڵانی ڕابردوو 4 پارێزەری خۆبەخشمانەوە بەڵام ئێستا بەداخەوە بۆتە بە 1 پارێزەرمان هەیە ئەم پارێزەرانە ئەو کەیسانەی کە هەیەتە لامان سەرەتا دوو جۆر کەیسێت هەیە کەیسێکت هەیە ئەوێ خێزانێکی لەبەرەی کەڵ نەوەشێتەوە وەزارەتی خەزانەکەی پێک بێنێتەوە کەیسێکی تر هەیە ئەوەی کە کێشەکەی چۆتە دادگا کەیسەکەی چۆتە دادگا لەلایەن ڕێکخراوێکی ژنانەوە پارێزەری بۆ ژیراو بدۆداچوونەکە ئەوش بە هەمان شێوە ئەیەوێت ئەگەر باری دارایی و ئابووری باش نەبێت داوای لە ئێمەکە بۆی پارێزەری بۆ دابین بکەین بۆیە ئێمە لێەوە هەم پارێزەرەکەمان بەرچاوڕوونی ئەیاتێ لە ڕووی یاسایی و لە ڕووی قانونیەوە چۆن تەعامل لەگەڵ کەیسەکە بکە یاخود لە کوێ پێویست بە هاوکاری بکە هاوکاری ئەەکەین کاک براجەنابتان فەرمووتان دوو جۆر توندوتیژی هەیە توندوتیژیەکی دەرونی و جەستەیی ئێمە وەکەوەی کە جەنابتان لە ڕێکخراوێکی پیاوانە ئیژەکەن و لۆچە زیاتر سروشتی پیاو بناسن کامیان بۆ پیاو قورسترە پیاو کامیانی زۆر بەلاوە سەختە کە بەرامبەری بەکاربێ ئایا جەستەیەکە یام دەرونیەکە بەداخۆی بە نیسبەت ڕەگەزی نێرەوە ئەمە خۆی ئەمە جیاوازی نێوان ژن و پیاو یان جیاوازی ڕەگەزی نێرومێ کۆمەڵی جیاوازی خاصی خۆی هەیە کۆمەڵی تایبەندی خۆی هەیە پیاو لە زۆر شوێنە لە زۆر کاتە هەست دەکات بوونی خۆی ئیسپات بکەوە بوونی خۆی دەربخات ئەمەیەکە لەوەی لەوانەیە توندوتیژی جەستەیی بەلایەوە زۆر قورس بێ و زۆرێک لە پیاوان توندوتیژی جەستەییشان بەرامبەر بکرێ سەیرەکەی بیشارنەوە یاخود باسی نەکەن بەڵام فشارە دەرونیەکە ئاسایی و بەرەو ئاسایی ئەڕوادی دەر پیاو خەریکە وەریەگرێت و پاشە ناحەز ئەوێ لە ڕێکخراوەکەش تۆماریکە بەڵام توندوتیژی جەستەییەکان بە زەحمەت ینی بەلای ڕەگەزی نێرەوە قورسە و بە زەحمەت ئەی دەرکێنێت مەڵێ لە ئێستادا ئێوە گەورەترین گرفتێ بۆ پیاوان کە پێتان وابێ یەکێکە لە گرفتە گەورەکانی پیاوان کامەیە کە ئێوە تۆمارتان کرد گەورەترین گرفتی دارایی و ئابووریە گەورەترین گرفت کە لای ئێمە تۆمار کرابێ ئەوەیە کە ڕۆژانە مەصرفی ژیان قورس بووە پێداویستەکانی خەزان قورس بووە و سەیرەکەیت پیاو ناتوانێت نیوە یا ڕوبی پێداویستەکانی دابین کات بەداخیشەوە ئاستی ڕۆشنبیری بەشێک لە خەزانەکانیش لەو ئاسانیە تێبگەن ئەمە کەفەئەت و توانای پیاوەکە نییە بەڵام جەنابتان فەرمووتان کە زەواج و هاوسەرگیری شتێکی ڕەزامەندانەی هەردوولایە پێ ینی ژنەکە پێشترەوە چێ بەڵێنی بەم پیاوە نەداوە کە لە ماڵی باوکیەوە سەرچاوێکی داهاتیە بە یا میراتێکە بە یا مەعاشێکە بە ئێستا کە لەم وەزع دارایە کە بەرۆکی هەمومانی گرتووە پیاوێک بۆ نمونە
ناڕازی بێ لە ژیانەکە و بەردەوام بۆ بیان و بە خێزانی بگرێت ئایا ئەچێتە خانەی تونند و تیژی ئەو بەرامبەر بە پیاولەوە چە گەورەترین زڵمێکی بەرامبەر بە ژنەکەش ئەوە ناکرێت ینی کەم خێزان هەیە کەم پیاو هەیە بۆ جۆرە بکە چاوی لە دەستی خێزانەکەی بێت چکم بۆچی پێکۆنانی پرۆسا و سەرگیریەکە پیاو ئەنجامیەدا تا ئێستا بوونی گرفتی دارایی و بەڕێوەبردنی خێزان ئەچێتە خانەی تونند و تیژیەوە بێگومان ئەچێتە ئەزانی چۆنە لە کاتێک ئاگە خێزانەکە زۆر ڕێز لە پیاوەکە بگرن بەدەمیەوە بن کاراسانی ئارامی ئەبەخشێت ئارامی ئەبەخشێت بەوەی کە تۆ پیاو ڕۆژانە بە ماندووبوونی بە جەستەی ماندووبوونێکی زۆر ئەکێشێت ئەگەی خۆشە کاتێک گرێتەوە ماڵەوەکەی و ماڵەکەیەوە بە شێوازێکی خۆشگوزەران یا دڵفراوان یا گەرم بە پێشوازی لە بکرێت لەوانی ئارامیەکی ئەم لە ڕووی جەستەیەوە ماندووبوونێکی زۆر کێشاوە ئەم جەستەیە پێویستی بە ئارامبوونەوە هەیە ئەمەمەیەکە لەوانی کە گرفتێکە لەوەی بەڵام وەکەوەی کە باسیشت کرد تاکو ئێستا لەبەر ئەوەی پێکۆنانی پرۆسیا و سەرگیری لەلایەن ڕێگەزی نێرۆ ئەنجامەدرێ یعنی نەبووەتە بەو خۆی کە پیاو چاوی لە دەستی خێزانی بێ و خێزانی بێتە سەرچاوی دارایی پەداویستی خێزانەکەی خۆشبەختانە لەوانەیە کۆمەڵە ژنی زۆری شنگایی باشیان ناوە هاوکارێکی باشی پیاوەکانیانن و ئاگایان لە بار و بژێوی ژانی ناو کۆمەڵگاکانە ئاستی ڕۆشنبیریان بەرزە نابنە هۆی ئەوەی کە فشارێکی دەرونی بخەنە سەر پیاوەکان و تاکو پیاوەکان هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی دەرونیەوە ئارام نەبێت. بەڵێ کاک بورهان کاتێک ژنێت تونند و تیژی بەرامبەر بەکاردێ یام شوێنێکی بریندارەکرێت لایەن پیاوەکەی یان بە مۆبایلەکەی ڕەشەیەکی لێکرێت خێرا بۆ ئەوەی وەکۆڵێ کاریگەری ئەم تونند و تیژە لەسەری کاڵ نەبێتەوە ئایا برینداربوونەکەی وەکۆڵێ کاڵ نەبێتەوە یان دەنگە ڕەشەکەی کاتێکی زۆری بەسانچێ هەنا ئەباتە بەر دادگا بۆ شکاتکردن لە مێردەکەی ئایا بە پێچەوانەوە پیاو هەبووە بۆ ئەم حاڵەتە ئەویش پەناباتە بەردادگا بێگومان نێمە چەندین کەیساتە لامان جەستی ئاسەواری تونند و تیژی پێوە بووە و زەبری توندی بەرکەوتووە پەنای بردوتە بەردادگاوە بەدەلوەچوونمان کردووە هەیە ڕۆژانە ئەمە و ینی بەڕاستی تۆ دووبارە ئەبێتەوە ئەمە گۆڕانکاری کۆمەڵگاکە و خێزانەکە وای کردووە سێرەکەی ئیتر بەداخەوە ینی کاتێک کێشە سەر هەڵەدات زمانی لێبوردن کەمە ینی زۆر بەداخەوە ئاستی دەرونی کۆمەڵگاکە ئەوەندە ناڕەحەتە یا ئەوەندە ناسەقامگیرە سەرەکەی بەداخەوە لەوانەیە بەشێک لە پیاوان و لە ژنان لە دەرەوە ینی فشارێکی دەرونیان سەرخرابێ و فشارێکی دەرونێکی نەئارامیان بۆ دروستکراوێ بەڵام سەرەکەی کە کەسێک لەبەردەستیاتی یا ژنەکەیەتی یا پیاوەکەی دەبەدەستە سەرەکەی بەداخەوە ڕق و قینەی خۆی بەسەر هەڵڕژێنەوە ئەو ئازالەی کە لە ناخەوە هەیەی بەس بەرامبەرەکەی ئەنجامی ئەدات. بەڵێ لە ئەنجامی بەدواداچوون و کەیسەکانی ئێوە تا ئێستا هەبووە ژنان دەستگیر بکرێن و بخرێنە گرت و خانە و چاکسازیەکان بێگومان هەیە ژن گیراوە ژن حکمیش دراوە بێگومانەوە بەدواداچوونمان هەیە لەواتەوە ناکرێت پیاویش ئینسان و پیاویش مرۆڤە و لە هەموو شوێنەکات و هەر بە چاوێکی بێڕێز و مافی بخوێ ئەمە شتێک نییە لە ڕووی قبولکردنەوە. بەڵێ جەنابتان فەرمووتان کە ئێوە ساڵانە لە کۆتایی ساڵدا بۆ من داتاکانتان کۆکەنەوە ئەکرێ بزانین داتای ئەم ساڵات ساڵی 2006 لە کاتێکا کە قەیرانی دارایی کوردستان گەشتۆتە لووتکە ئایا بەردەستانە ئەتوانن بۆ منەهی ئەم یان زەمانگەمان بۆ هین کە بزانین تونند و تیژەکان تا چ ڕادێک ڕۆشتون و جۆرەکانیان چییە؟ قەیرانی دارایی هۆکارێکی قورسە بۆ سەرڵدانی تونند و تیژی قەیرانی سیاسیش کە بەداخەوە لە داراییەکە قورسترە کە بۆتەوەی نائارامیەکی زۆر بۆ دەرونی تاکانی کۆمەڵگا ئەمە وای کردو بۆتە هۆی زیادبوونی تونند و تیژی و کەیسەکان لەلایەن ڕێکخراوەکە بەلایەن ڕێکخراوی ئەمە کە تۆمار کراوە بەرامبەر بە پیاوان چی لەوانەیە لەلایەن ڕێکخراوەکانی ژنان و بەراوردی تونند و تیژی خێزانیشەوە بەرامبەر بە ژنان زیاد بوو بێت ئەو ئامارانەی کە لەبەردەستمانە لای ئێمە لە 1/2016 بۆ 15/11/2016 تاوەکو ئێستا 541 جۆری سکاڵا تونند و تیژی تۆمار کراوە 61 حاڵەتی خۆکوشتن تۆمار کراوە 8 حاڵەتی کوشتنی پیاوان تۆمار کراوە لەلایەن ژنانەوە 2016 بەڵێ 2016 لە 1 تاکو 15/11/2016 بەڵێ ئەم مانگەشی کە ماوە ماوە بێگومان زیایی کردووە زۆر ڕوو لە زیابوونە مەمە حاڵەتێکی خۆکوشتن زیادی کردووە کوشتن زیایی کردووە خۆکوشت نەزانی چۆنە خۆکوشتنی پیاوان زۆر لەوە زیاترە بەڵام ئەمە بەداخەوە ینی سەرێکی تاکو ئێستاش لەوانەیە لەنگی بێ یا ئەی بێ کە پیاوێک خۆ ئەکوژێ لەوانەیە خێزانەکەی ئیشارێتەوە کە سوکارەکەی ئیشارێتەوە بە جۆرێکی تر مردنەکەی ئەلینەکە هۆکاری خۆکوشتنەکەی بەڵام ئەماری خۆکوشتنی پیاوان زۆر لەوە زیاترە و لە دوای ساڵی 2012 بەدەوە تاکو ئێستا
خۆکوشتنی پیاوان لە کۆمەلگای کوردی لە ژنان زیاترەوە تا کوێسەر بەداخەوە هیچ ناوەندێکی لێکۆڵنەوە هیچ زانکۆیەک هیچ دادگایەکە هیچ بەڕێوەبەرایەتیەک هەڵنەستاوە بە لێکۆڵنەوە داداچوونی هۆکاری زیادبوونی خۆکوشتنی ڕەگەزنیر لە کۆمەلگای کوردیا چییە لە ڕابردووە پیاو لە کاتێکا پەنای بەردەبەر خۆکوشتن کە لە سنگەرێکە و بەرامبەر بە دوژمنەکەی کاتێک ئێزانی دوژمنەکەی دەستگیری ئەکا بۆی نەبێتە خەتەر بۆ سەر کە سوکاری هاوڕەکانی پەنای بەرخۆکوشتن یاخود کاتێک ئەگیرا و لە زیندان ئەکرا بۆ ئەوەی کە نهێنی لەسەر هاوڕەکانی نەدرکێنێ لەو حاڵتا پەنای بەرخۆکوشتن بەڵام بەداخەوە ئێستا سەرەکەی وای کردووە قەیراین دارایی و ئابوورەیەکی قورس بەرەوکی کۆمەڵگەکەی کردووە کۆمەڵە پیاوی زۆری کاسب ڕوبەڕووی تێکشکانی ئابووریە بنەوە ڕوبەڕووی ئیفلاسبوونی دارایی بنەوە سەرەتا لە ترسی لۆمەی خێزانەکەی و پەناباتە بەرخۆکوشتن نەگەی کۆمەلگاکەی چکم بەداخەوەوانەیە بەشێکی زۆر لە خێزانەکانیان بەشێکی لە خۆکوشتنی داراییەکانی ئەم پیاوانە لە ترسی لۆمەی خێزانەکانەوە بۆ سەرتا بۆی لەلایەن لە خێزانەکانەوە ڕوبەڕووی لۆمەکردن و سوکاتی پێکردن نەبنەوە. بەڵێ کاک بورهان نووسەرێک دەڵێ سەردەمی غوربەت و نامەبوونی پیاوان دەستی پێکرد و لە ئایندەدا ئەبینین پیاوان چەندە نامە و غەریب و تەنها و بێکەسن تەنانەت لە ناو خێزانەکانی خۆشیاندا ئەم مەقولە و دەستەواژە و پێناسەی ڕاستە ئەمە سروشتی بەرەو پێشچوونی کۆمەلگایە کۆمەلگا بەرەوە ڕوا تاک بەرەو سەربەخۆ بێت تاک بە تەنیا بژی کۆمەلگەکانی ئەوروپا بەشێکی زۆری هەمووی ئەوە ئاژین بێگومانم کۆمەلگاش بەرەو قۆناغا ئەڕوات ینی ئەگە مرۆڤەکان بە تەنها بژین تونند و تیژی کەمترە بێتەوە ناتون و تیژی نییە دابڕان دروست دەبێت بگرە ئێمە ئەو پەیوەندی کۆمەڵایەتی ئێستا وڵاتانی ئەوروپا لەوانەیە هەوڵێکی زۆر و تاقێکی زۆر سەر بکەن بۆ ئەوی کە ئەم پەیوەندی کۆمەڵایەتی لای ئێمە هەیە لای ئەوان دروست بێتەوە بەڵام بەداخۆ ئێمە تاقێکی زۆر سەر بکەین کە بەرەو ئەو دابرانە بڕۆیت ئەمە شتێکی خراپە. بەڵێ کاتە قسەی ئەم نووسەرە هەستێکی شاعیرانەی ئەم غوربەتە ڕاستە و بەڕێوە ڕاستە ڕاست هەستێکی شاعیرانی واقع ئەو لە زۆرێک لە خەزانەکانیشە نەکە لەلایەن پیاوانەوە ئێستا ئێمە کۆمەڵێ بینای یا کۆمەڵە شوێن نیشتە جێبوونمان بۆ کراوەتەوە کە ئەمانە بە ژیانی شوخەکان ناسرنیا و مەشهورن بچۆرە ناو شوقانەوە سەرێکی بەشێکی زۆر یا ژنان بەتەنیا ئاژین یا پیاوان بەتەنیا ئاژین ینی بەرەو ئاستی کۆمەلگاکە بەرەو ئەوە ئەڕوا کە سەرەکەی خێزان بەرەو بچووکبوونەوە ئەڕواوە ئەو ئیجتیماعی کۆمەڵایەتی و خێزانی کە جاران هەبوو نەمێنێ ئەمە شتێکی خراپە ینی پەیوەندە کۆمەڵایەتیەکان ئێمە ئەگەر تەماشا بکەین لە ڕووی دەرونی و ئارامی ئەبەخشێک لەسەرتا لەوە لە ڕووی بەیەک فریاکەوتنەوە کۆمەک و هاوکاری ئەبەخشێ کەسێک ئەگەر کۆمەڵی کەسی بە دەورەوە بێ لە نەخۆشیە لە نەخۆشیە لە سەرڵدانی کێشەکانە لەوانەیە کۆمەڵی ڕێگات چارە و کۆمەڵێ دەستگرتن هەبێ بەڵام ئەو دابڕانە ئەگەرچی جۆرێکە لە بەرەو پێشچوونی کۆمەلگا بەڵام لەوازێ بە دیوێکتر خراپی هەبێ بۆ کۆمەلگا. بڵێ کاک بوران هەندێک لە ڕێکخراوەکانی ژنان بوونی ڕێکخراوێکی وەکو ڕێکخراوەکەی جەنابتان بە هێرش و دژایەتی بۆ سەر ڕێکخراوەکانی خۆیان ناو دەبن ئایا ئەمە ڕاستە و وەڵامی ئێوە بۆ ئەو ڕێکخراوانە چییە؟ ڕاستە لەوەچێ ڕێکخراوە بێت تاکو ئێستا هەر بە ناویشتی پیاوان نامۆ بێ حەز نەکات تەعاملی لەگەڵکە ئەمە لەوەسێ زۆرێک لە ئێمە ناڵێن ئیشی ئەوان باتڵەکەینەوە ئێمە پیا و ئینسانە پیا و نیوەی کۆمەلگایە پیا و توێژێکی ئەساسی کۆمەلگایەوە تۆ کاتێک تۆمەتباری ئەەکەیت ئەبێت بەرامبەرێکیش هەبێت لەوە ئایا بزانێت تۆمەتبارە یاخود تۆمەتبار کراوە ینی ئەمەماکە ڕێکخراوی پێم کوردستان و ئامانجەوە دامەزراوە تۆ کاتێک داوای مافێکەکەی مافەکە بێ ناکرێت تۆ بەرامبەرەکەت تۆمەتبار بکەیت و بەڕاستی بیخێتە قەفەس دێکەوە تەنها پەنجەی تۆمەتی بە دروستکەی ئێمە بە ڕێکخراو دامەزراین و بە ڕێکخراو کارەکەین و هەوڵ دەین لەگەڵ ڕێکخراوەکانی ئەفرەتان و ژنان بێن دایلۆگ بکەین لەسەر ئەو پرسانەی کە ئەوان ئەو گلەیانەیە ئەو حەقانی کە ئیخوا بە ئیخوان ێزان لای پیاوان بێن دابنیشین بزانین ئەوەی حەق و لە حەقی پیاوە لای پیاوە ئەوەی کە حەقی ژنە کۆتۆتە لای پیاوە ئامادەین لە ڕووی ڕێکخراویە بکەینەوە توێژکردن و تەسلیمکردنەوەوان و ژن و پیا و ئینسانن تەنها لە ڕووی ئەبێت تۆ لە ڕووی مافەوەکو یەک تەماشام کەی بەڵام لە ڕووی جیاوازیەوە لەوانەیە کۆمەڵی جیاوازی زۆرمان هەبێ من ڕیشم هەیە ئەو کۆمەڵی داوینتەیە کۆمەڵی تەبعم هەیە لە ڕووی دەرونیەوە ژنان بە قسەکردن بیر ئەەکەنەوە پیاوان لەوانەیە بە بێدەنگی هەربیرکەنەوە بەشێکی زۆری ساڵدانی کێشەی بینی ژن و پیا لێوەسەری هەڵداوە ینی پیاوان هەست دەکەن کاتێک کێشەیەکیان هەیە حەز ئەەکەن لە بێدەنگیەکە بیری لێ بکەنەوە و بتوان ڕێگاچاری بدۆزنن بەڵام کاتێک ژن لە ڕووی فیسیۆلۆژی و دەروونزانیەکە کە داچوونی بۆکە ئەوان بە قسەکردنە جۆ لێە ژن لەوانەیە پیا و گلەی لەوە لە ژنەکات ئەڵێ تۆشتی بچوو گەورە ئەەکەی و ژنی گلەی ئەوە لە پیاوەکڵێت تۆ بەردەوام جۆم لێ ناگریت ئەمانە کۆمەڵی جیاوازی نێوان ڕێگەز و نێرومەیە پێویست ئەکات ئێمە ژن و پیا وشیار بکەینەوە تایبەتمەندەکانی پیا و ژنان بیزناسن بۆ تایبەتمەندەکانی ژنانیش پیاوان بیناسن کاتێک من تایبەتمەندی خێزانەکەم ناسی لەواسێ لەو کاتانەیە کە ئەزانم
چی پێویستەکە لەگەڵای بیکەم لەو کاتشەکە پێویست ناکات چی بکەم نەیکەم نەوەکو بە عەکسەوە ڕەتفعل دروست بێت. بەڵێ کاک بورهان ماوەی 11 ساڵ کارکردن لە ڕێکخراوێکی پیاوانە بزانین ئێوە ڕێکخراوەکەتان چەند ئەندامتانەیەوە ئەو پێوەرانەی کە ئێوە ڕەچاوی ئەەکەن لە وەرگرتنی ئەندامدا چییە و لەسەر چ پێوەرە ئەندام وەرەگرن؟ ئێمە زیاد لە 1500 ئەنداممان هەیە لە هەرێمی کوردستان ناونووسان کرد. بەڵێ ڕێکخراوەکەمان کە مۆڵەتی وەرگرتەوە ئەو پەیڕەوی ناوخۆی کە یاومانە بە وەزارەتی ناوخۆ هەموو کوردێک بۆی هەیە بێتە ئەندام مەرج نییە دانیشتی کوردستانی عێراق بێ. بەڵێ لە ئەوروپا ئەنداممان هەیە لە ڕۆژهەڵات ئەنداممان هەیە لە دوای ساڵی 2011ەوە لە مانگی 2011 ساڵ 2011ەوە بە لێشە وەرگرتنی ئەنداممان ڕاگرت چونکم ئێستاش تاکە ڕێکخراوین ئەگەر فۆرمی ئەندامبوون دابەش بکەین هەموو ڕۆژە 50 ئەنداممان ئەبێت ئێستاش بە ئێستاشەوە بۆچی ئێمە ناتوانین هەوێ بخێنە گیرفانی هەموو کەسێکەوە لەوانەیە کە تۆ هەوێت خستە گیرفانی هەموو کەسێکەوە توندوتیژی بەرامبەر خەڵک ئەنجام بدەن نابێ ئەندامی ڕێکخراوی شوێنی کوردستان توندوتیژی ئەنجام بدات یعنی تۆ ناکە لەوانەیە ئەمە شتێکە تەنها ئەو کەسانە وەرەگرین کە سوود لە تایبەتمەندەکەی وەرئەگرین ڕێکخراو ئەو 1500 کە ئێستا ئەندامتانە پێشتر و ئێستا لەسەر چ پێوەرێک وەرتانگرت پێوەەر پێشتر تەمەەن ئازاد بۆ ئەندامگەر وەرگرتن بەڵام ئێستا کە ئێمە تەنها ئەوانەوەن کە سوود لە تایبەتمەندەکەی وەرەگرین مافناسێکە مافپەروەرێکە مامۆستایەکە دکتۆرێکە مامۆستایەکی ئاینیە ئەمانە تۆ ڕۆژانە ئیسفادەی لەکەی ئەو کەیسانەکەیە لات ئەتوانی ڕۆبەڕووی کە تۆ بتوانێت ڕێگاچاری بۆ بدۆزێەوە بتوانین لە هەرژنەکە نوێنەریشت پیاوان بوو بە ناوی ڕێکخراوەکە کار بکات بەڵام ئێمە ڕێکخراوێکی حیزبینین کە تەنها ئەندام بۆ حیزب کۆبکەینەوە ئەمە لەو ڕوانگە و خۆمان پاراستووە وەکو ڕێکخراوێکی سەربەخۆل دەسێت دامەزێنی ڕێکخراوەکەشمان ئەندامی بەشێکی زۆر لەلایەن سیاسەکانی تایە ئەمە حقیقەتێکە تاکە شتێک کە ڕێکخراوی پیاوانی کوردی پیاوانی کوردستانی هێشتووەتەوە بە سەربەخۆیی ئەوەیە کە کار بۆ حیزب ناکەین. کاک بورهان هەر لە نێو مرۆڤەکانە هیوامان هەیە لە پێناو ڕەگەزی بەرامبەر ئامادەیە دژایەتی ڕەگەزەکەی خۆی بکار بۆ منە نووسەرێکی تورکمان هەیە ئەوەندەی بەرگری لە میلەتی کوورد دەکات و دژایەتی سیاسەتی تورکەکە ئەوەندە ینی هەر تاوت پشتی کردوتە تورک بۆ هەر لە کۆمەڵگەی ئەمەشا هەیە سەرکردەمان هەیە نووسەرمان هەیە ئەوەندەی کە بایەخ بەژنەدا تەنانەت پێی وایە ئەگە بەردێ لە ئاسمانم بکەوێتە خوار هەر دەستی بۆمە پیاویتیە هەموو ڕەوایەک بەژنەدا بزانین لە ڕێکخراوەکەی ئێوەشە بە پێچوانەوە ژنێک هەیە کە پێی وابێ ستەم و نادادەکان هەمووی لە ئەستۆی ژنایە هاتبێ بەرگری لە ڕێکخراوەکەی بکە بوش بێتە ئەندام 54 ئەندامی ژنمان هەیە ئەمەندامی ژن یعنی ئەمانە حەز ناکەین هیچ کەسێک لە ناو ڕێکخراوی شوێنی کوردستان بۆ دژایەتی ڕەگەزی بەرامبەری دروست بێت ئەمامەکە هەدەفی ڕێکخراوەکەمانە بەڵام بێگومان کۆمەڵە ژنی زۆری شەیە ئەوان کێنە لامان گلەی لەو نەحەقیانە ئەکەن کە ڕۆژانە پیاوی پێ تۆمەتبار ئەکرێت لەوانەیە ڕەگەزی نێردنەی کورد و پیاوی کورد بەو جۆر تۆمەتبار نەبێ عاتفی پیاوی کورد بەرامبەر بە خێزان لە ڕۆژهاتی ناوەڕاستا کەمە ڕێزگرتن لە بنەماکانی خێزان لە ڕۆژهاتی ناوەڕاستا کەمە ئێمە گەر تەماشا بکەین شەڕی داعشمان هەیە لە 2014 تا ئێستا نزیکی 2000 کەڵک خۆی بە شەیدیکردن داوە لەم 2000 لەوانەیە لە 5 تا 10 ئافرەتی تیابێت ئەم 1995 پیاوە کە خۆی بەکوش داوە لەوانەیە ئەگەبین لە 150 لە ڕووی نیشتیمانی متەوایەتیە لە ڕووی 150 لەوە بکە ئەم ڕێکخراوە وا پێناسەکراوە کە دێ خێزان و ژن و ماڵ ئەبات ئامادە بۆ خۆی بکاتە قوربانی لە پێناوی پاراستنی خێزانەکەی و مناڵەکان نیە ئەنی ئێمە نامانێ بەو جۆرە بکەینەوە پیاوی کرد لەو جۆرە نیە بێگومان ژنانێکی زۆر شێ پێشگیری ڕێکخراوەکەمانەکەن دەستخۆشکەریشمان لێکەن سروشتی ژیانی جوایە ژن و پیاو بە یەکەوە بێ خۆشترە ئەنی ئەمە حەقیقەتێکە جوانترە و تامی ژیان خۆشترە من ئەگەر بەتەنیا بژیم لە دوای من کۆتایاتنی من ژیان ئەوەستێ لەگەر خێزانەکانیشم بەتەنیا بن هاوسەرەکانیش بەتەنیا بن سەرێکی ئەوانش دوای ئەوان کە ئەگەر وەستەیەک نەخەنەوە سەرێکی ژیان ئەوەستێ بۆ هێز پێوەکەوبوو بەردەوامی ژیان بە پێکەوبوونی ژن و پیاوە ناکرێ من وەکو چیوەکو ڕێکخراوی شوێنی کوردستان چیوەکو خۆم قەت تێی دێوە ناکەم کە لەسەر ئەوەی کە من دژایەتی ڕەگەزێکی تری بەرامبەرم بکەم چونکم بەڵێ کاک بورهان ئەم قەیرانە فرەچەشنەی کە ئێستا بەرەوکی تاک بە تاکی تاکەکانی کۆمەڵگەی کوردی گرتووە هەر لە ڕوانگە کۆمەڵایەتەکەی و تا ئەگاتە ڕوانگە سیاسەکەی ئەوەندەی ئەزانین کە بەسەر پیاوە زۆر تشکاوەتەوە ینی بەشی پیاو زۆرترە لەم قەیرانە بابزانین ئێستا پیاوی کورد لە چ دۆخێکدایە لە چه ئاستێکدایە ئایا پیاوی کورد ئاسوودە و خۆشحاڵە یان هەمیشە داد و بێدادەتی و خەمبار و بێبەرنامەیە بەداخەوە ئەوەی دوژمنانی کورد پیان نەکردین پێمان کرا ئێستا بەداخەوە ینی من زۆر بەداخۆم لەگەڵەوە لەبەر ئەوەی
ئەمە جارە لە ڕووی سیاسی نەتواتێکەوە قسەی سەرەکەین لەبەر ئەوەی بەڕاستی خەڵک قوربانی بۆ نەدا کە ئاوای لێبێت خەڵک کوڕی بۆ بە شێتکرد نەدا کە ئەوای لەبێ خەڵک کوڕی بۆ بە سەرداردان نەدا کە ئاوە زروفی کە ئاوە بەسەر لەلایەن دەسەڵاتی کوردی وەسەرا بچەس بێت بێگومان تۆ کە من دەسەرەتاوە باسمان کرد پیا و بەرپرسە دابینکردنی پێداویستی خێزانیەکان ڕاستەوخۆ کاریگەری هەیە بەسەر خێزان بە تایبەتیش بەسەر پیا و پندێکی پێشنان هەیە ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە باشە کە کاسەکە خاڵی و مانای وایە ئاشتی ماڵەکان تێک چووە دێگەی پندێکی تر هەیە ئەڵێ بۆیە فەقیری و ئەهێنێ کە پیا و سەردانەوێنێ بەرامبەر مناڵە کاتێک کە پیا و باوک ڕۆژتەوە ماڵەوە و جیرفانی بەتاڵ بوو مناڵەکەی داوای شتێکی لێکرد ناچارە سەردانەوێنێ ئەمە بەداخەوە ینی بەڕاستی ڕاستەوخۆ کاریگەریەکی قورسی بەسەر خێزانە بەجێشت و بە تایبەتیش بەسەر پیاوە پیا و ڕۆژانە ناڕەحەتێکی زۆر ماندووبوونێکی زۆر ئەچێشێ بۆ ئەوەی بەشێکی کەم لە پێداویستی خەزانەکە دابین بکات کاتێکی ژەڕاتەوە ماڵەوە لەوانەیە ئاسی ڕۆشنبیری خەزانەکەش لەو ئاستانە بێ کە ئەمە تاوان و دەسەڵاتی ئەم پیاوە ناتوانێت پێداویستی خەزانەکە دابین بکات سەرەکەی ئەمە قەیرانێکی دارایی و ئابوووریەکە لەلایەن سیاسیانی ئەم وڵاتەوە خەڵکراوە بە خەڵات بۆ میلەتە کەی پیاوی کورد ئەتوانێت بگاتە لووتکە و شادمان و ئاسوودە و خۆش بەخت بێت ئەو کاتێک کە ماڵەکەی ئارام بێت ئەو کاتێک کە ماڵەکەی ئارام بێ پیا و چەندێک لە دەرەوە جەستەی ماندوو بێ کە ڕۆشتەوە ماڵێکی ئارام و پێشوازیەکی پڕ بە خۆشەویستی لێکرا لەو پەڕی ئارامیایە بەڵێ ئەرکی کێ ماڵ ئارام کات ئەرکی هەردوو لای ئەرکی ژن و پیاوە ئەرکی سەرەتا دام دەستگەکانی حکومەتە تۆ حکومەت بەرپرسە دابینکردی پێداویستەکانی ژیانی خەڵک ئێوە کە بەرگری لە پیاو دەکەن و پێتان باشە پیاوی کورد لە لووتکەی خۆشبەختی و شادمانیا بێ بۆچی ناچنە سنگەری ڕەگەزەکەی تریشەوە هەوڵ بدەن ئەوان بکەنە باخشەیەکی ڕازاوە و ماڵێکی ئاسوودەیان پێ دروست بکەن ینی ئێوە لە ناوی ڕێکخراوەکەتانەوە دیارەکە بۆ نمونە هەر ئەوەندەی کە لە سنگەری پیاودان و ئەوەندەی بەرگری لە پیاوەکەن لەوە ڕەگەزی بەرامبەرتان فرامۆش ئەو کاتە کە ڕێکخراویشتی پیاوانی کوردستان دامەزرا لەوە ئەچێ ئەم ناوی ڕێکخراوە بۆ ڕێکخراوەکە زەرور بووە ناڵین ئەو کاتەکە دامەزرا پیاو لە بەرەیە کابووکرا بۆ قەفەزێکەوە تەنها وە کوپچاوێکی تیهام تەماشایەکرا ئەمە یەکەم یاساکانی باری کەسەتی لە تعدیلکردنەوە و لە گۆڕانکاریە بوون ئەمانە وای کرد ڕێکخراوەکە ئێمە کە دامەزراوین تەنها بۆ دانە مەزراوین کە تەنها لەس ئەلفەوە تا داکوکی لە مافی پیا بکەن ئێمە ئەڵێن ئامانجی ڕێکخراوەکەمان سەرەتا بە وشارکردنەوەی پیاوە بە ئەرکەکانی کاتێک پیا و ئەرکەکانی لە خێزانە جێبەجێ کرد ماناوایە مافی بەرامبەرەکەی داوە ئەمە بێت تۆ لەو ڕەنگەوە بخوێنیتەوە ئەو سا وشارێکردنەوە بە مافەکانی بەڵێ کاک بوران بە ئەم پرسیارەمان نەچێتە نێو مەجال و بوارێکی ئاینیەوە زۆربەی ئەتوان بڵێم لە سەتانەوەدی ڕێکخراوەکانی ژنان فرەژنی و هێنانی ژنی دووەم و سێم بۆ پیا و بەستەمێ گەزانن لە ئافرەت بزانم ڕاو بۆچوونی ئێوە وەکو ڕێکخراوەکەتان دەربارەی فرەژنی و هێنانی ژنی دووەم و سێم و چوارەم کە کۆمەڵگەی ئێمە پیادەیەەکە ئەو قرارنە بە ڕێکخراوەکەی من سەحب بکرێتەوە ئەزانم نە بە ڕێکخراوەکانی ژنان سەحب بکرێتەوە چونکم ئێمەگە تەماشا بکەین ئەمڕەکەوە ئاینی ئیسلام بەرەو نیوەی عالەمە ڕوات یعنی ئەمە لە بنەماکانی شەرع ئایندانراوە ئێمەش لەگەڵ ئەوانین کە پیاوێک ئاسوودەیەکی ماڵی هەیە و ژیانێکی خۆشیە و خێزانێکی بەختەوەری هەیە لەبەر هەوا و هەوەس و ئارەزۆکانی بچێ خێزانێکتری بێنێتە پێشەوە و ژیان لەوانی شتێک بدات ئەمە حقیقەتێکە بەڵام ئەمانە لە زۆر شوێنە لەوانەیە حەل بوو بێت لە زۆر شوێنە لەوانەیە بۆ زۆر خێزان حەل بوو بێت بەڵام ئەم پێداویستی کۆمەلگاکە ئەیزانێ ئەمە بە هەموو شێوەیەک یاسا قەدەغەی کردووە و بە هەموو شێوێک ڕێگری بۆ دروستە بەڵام تاکو ئێستا تەماشاکە لە ئامارەکانە زیاد لە بوونە مانای وایە پێداویستی بەشێک لە کۆمەلگاکە کە ئێمە بەزەوە بە شتێکی ئامارەکانی ئەوەنە زۆر نین تۆ ئیشی لەسەر بکەیت ئامارەکانی لە 50 تا 100 حاڵ ساڵانە تێناپەڕێ بەڵام ڕۆژانە سەدان پیا و ژن ڕۆژبڕووی توندوتیژیە بێتەوە ئێستا حاڵەتێکی تە لە بۆ کۆڵێ لە بواری توندوتیژی دژی پیاوانە دروست بووە ئەوەیە کە پیاوەکە لە ئەنجامی بۆ منە ئەو توندوتیژیە کە جەنابتان ناوتان ناوە ماڵ بەجێ دێڵێ و شێوازێکی تۆران لەوە چێ بچێتەوە ماڵی باوکی یام لە ئوتێلەکان و چێشتخانەکان لە ژیانی خۆی دابینەکە ئەمە ژەر جۆرێکە لە توندوتیژی و ئەم حاڵەتە لای ڕێکخراوەکە ئێوە لە چه ئاستێکدایە ئەم حاڵەتە لە کۆنەوە هەبووە و ئامارەکانیش ڕوو لە بەرزبوونەوەیە ئەگەر شەوانە بۆ دیار نییە ئەگەر ژنێک شەوێک لە باخێکا بخەوێ یا بەتەنیا بچێتە ئوتێلێک ون نابێت زوو ڕاگەاندنەکان ئەزان ڕێکخراوەکانی ژنان ئەزانن بەڵام ئێمە گەر تەماشا بکەین ئێستا بچۆرە ئوتێلەکانی شارەکانی هەرێمی کوردستانەوە شەوانەی لەوانەیە 50 تا 100 پیاو هەیە لە ئوتێل ئەمێنێتەوە ماڵەکەشی لە شارەکایە ئەمە
کارێکی خراپ ڕوو لە زیادبوونەوە هاوینان ئێمە لیژنەمان هەبوو بە باخچەکان ئاگەڕین بەشێکی زۆر لە باخچەکان پیاوانێک شەو ئەمانەوە کە لە خەزانەکانیان بنە دەرەوە ئەنی بەداخۆ ئەمانە کە ئەماران ڕوو لە زیابوون و بەڕاستی ئەمەش تونوتیژەیەکی خراپە تۆ ناکرێت پیاو بەو ئالەتە تەماشاکەی تا بەرهەم دێنەوە کە بەرهەمی نێناێت و بیکێت دەرەوە ئەمە بێڕێزی کە بەرەمرە پیاو ئێمە بەو پەڕیەوە تونوتیژیەوە بەو پەڕیەوە ئیهانەیەکن و بەرامبەری ئەوەستینەوە کەواتە نەبوونی پیاو لە شەڵتەرەکان یا لە گرتوخان چاکسازیەکان نیشانەی ئەوە نییە کە پیاویش لە ماڵ دەرنەکراوە پیاوان لە ژنان زیاترن ئەوە پیاوانەی کە لە دشەوانە لە دەروی ماڵەکان ئەمێ نەولان خەزانەکانیانەوە ئەکرێن دەرەوە زۆر زیاترن بەس ئەوەیە طبعی ڕگەزی نێروایە دیار نییە وونە لە کۆمەڵگایە ئێستاش لە شاری سلێمانیا پسولوانەیە زیاد لە 50 پیاو لە ئوتێلەکانە بنوکە لەلایەن خەزانەکانیانەوە سوکاتیان پێکراوە بێڕێزیان پێکراوە پیاو طبعی پیا وایە ئەو بێڕێزیە قبول ناکاڕوە ماڵەکە بەجێڵێ بۆی ئاژاوەکە یا کێشەکە زیاتر نەبێت بەڵام ئەم دەستبەرداری خۆی خۆیەتە دەرەوە بەڵام ماڵەکە بۆ خێزانەکەی بەجێڵێت بەداخۆسێکی لەوانەیە خێزانەکە بە چاوی کە ڕست تەماشای ئەوەنەکە کە لە کاتێکە لەوانەیە ئەوش بتوانێت بە هەمان شێوە خێزانەکەی بکاتە دەرەوە بورهان مەرجنیە جەنابتان لە پەیڕۆ و پرۆگرام و پرەنسیپی خۆتانە ئەمەتانوت بێ و مەرجی ژنە کە ژنان ڕێکخراوەکانی ژنان ئەمەیان وت بێ بەڵام بەرزکردنەوەی تابلۆیەکە ئێوە ناوتان ناوەیەکێتی پیاوان و ئەوان ژنانیان ناوە مافەکانی ژنان ئێوە حەقی مطلقە دەن بەم پیاوە و ژنانیش حەقی ڕێکخراوەکانی ژنان ئەڵێن بۆ منە زوڵم لێکراوترین و بێناسترین جیلی کۆمەلگا ژنانە دۆخی هەرێمی کوردستان بەرەو کوێ ئەبا ئایا ئەمە چارەسەری پێ ئەم بە وەکوڵێ ئێوە لەم لاوە داکۆکی لە پیاوەکەم بەو شێوە زەق و ئەوانی ژەولاوە بەو شێوە زەقە داکۆکی لە ئافرە دەکەن چ کارێک و پرۆژەیەک و سیستەمێکی کۆمەلگا بەرەو باشی ڕۆژە تەعمیمەش بەرەو باشی بڕوان ناباش نییە من پێداوام کاتەکە دامەزراوایە ئێمە چاوەڕێی کۆنگرەی خۆمان میبەستین و چاوەڕێین بەڕاستی تۆ ئێمە کۆمەڵی ڕێکخراوی ئافرەتان و ژنانیشمان هەیە بەڕاستی بەداخشەوانش سەنگەرێکی قورسیان لە پیاوان گرتەوە بە چاک و بەخراپ ڕگەزی نێردنەی کۆمەلگای کوردی تۆمەتبارەکرێ ئەمە شتێکی خراپە ئێمە کو ڕێکخراوەکەمان ئەڵێن بۆ ئەو کاتە ئەم ناوە پێویست بووە لە پێدانی مۆڵەتەکانی شای یەکێتیەکان هەیە یەکێتەکان ئەم بەو مانایە نێک ئێمە سەنگەرمان لە بۆ دروستبین سەنگەر لە ژنان بگرین بنەمای پێدانی مۆڵەتی ڕێکخراوەکان و سندیکاکان و یەکێتیەکان لەسەر ئەو بنامایە ئێمە یەکێتی پیاوانمان دامەزراندووە ئێمە لەوانەیە بۆ هاوکاری ڕێکخراوەکانی ژنان و بەسمان بێن نەک بۆ دژاتی کردنیان ئێمە نابێت چکم هەز کەیسێک و هەز لیژنەیەک ئێمە کە کەیسێکێتە لامان ئەگەر ئەو لیژنەی ئێمە ژنیتیانە بلەوانەیە کەیسەکە بە ئاسانی هەل نەکرێت چکم من کاتێک پیاوەچێتە کەیسێکە چێتە ڕێکخراوێکی ژنان ئەوان تەنها لە ژنەکە تێگەن لە پیاوەکە تێ ناگەن وە کەیسێکی جێتە لای ئێمە لە پیاوەکە لە ڕووی پیاوبوونی خۆمان لی تێگەن لەوانەیە مافی ژنەکەی خوارد بێت بۆ یەگە بتوان بەیەکەوە کاری هاوبەش و کەیسی هاوبەشمانە بێ بۆ پرۆژه هاوبەشمانە بێ بێگومان هەموو ئەو پرۆژە و کارە هاوبەشانەی کە بەیەکەوە لەگەڵ ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان هەمان بێ باشتر لە کۆمەلگای ئیستیجابەی هەیە قبول ئەکرێ و جێبەجێ ئەکرێ وەکو لەوەی کە من بە تەنیا پرۆژەیەکی زبر دەرکەم کە بمەوێت لە ڕووی یاساوە لە ڕووی توندوتیژی و لە ڕووی پێمەلکردنەوە ژنان وا بکەم کە ڕێز لە مافەکانی پیاوا بکەن بە بەرامبەرەکەشمان بە هەمان شێوەگە ژنان بیانەوێ لە ڕووی توندوتیژی و لە ڕووی یاسا لە ڕووی چەسپاندنەوە لە ڕووی عقوبەدانەوە پیاو پێمەل کرد کە مافەکانی ژنان بدات ئەمە زۆر جار بەداخە و ڕەتفعلی هەبوو و لەوانەیە ڕەتفعلی قورسێکی ناخۆشیش هەبوو بێت کاک بورانگیان کاتی بەرنامەکەم بەرەو تاوبووم چۆ بەس کۆتا پەیامی بەڕێستان زۆر بە کورتی پێیانمان بۆ بەتایبەتیم هەر بۆ خێزانەکانە بۆ ئەوەی لەبەرەوەی بەڕاستی داوا لە خێزانەکانەکەین لە ژن و پیاوەکەین کە دەروونێکی ئارام و سەبر و تەحملێکی باشیان هەبێ ئەمە ژن و پیاوی کۆمەلگا نین ئەم وەزعە سیاسی و ئابوورێنا لەباران بۆ خێزانەکانیان دروست کردووە بەداخەوە ئەمە دەسەڵات و سیستەمێک دروستی کردووە کە سەرەکەی وای کردووە کێشە و ناڕەحەتی چۆتە هەموو سوچەکانی ژیانەوە چەندێک ئینسان بتوانێت ماڵەکەی ئارامی ماڵەکەی پارێزێ ئەوەندە بێکێشەترە بێ و مرتاحترە بێ ئێمە داوای پاراستنی ئارامی ماڵەکان ئەکەین زۆر سپاس کاک بورانگیان بۆ ئامادەبوون لە بەرنامەی باس و خوازدا سپاس و بەڕێستان بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەک تر بەخوای گەورەتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ